من وردەکاری زیاتر سەبارەت بە چۆنیەتی چارەسەرکردنی ئەم کێشانە و هەروەها کۆی ئەم بابەتە لە میوانەکە وەردەگرم بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵم دەبێت لە بەغداوە. دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بە شێوەیەکی گشتی پرسیارەکەم بکەم هەمواری یاسای بودجە بە تایبەتی ئەو مادانەی کە پێیوەستن بە هەرێمی کوردستانەوە چی چارەسەر دەکات لەو کێشانەی کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا لە نێوان هەرێم و بەغدادا هەبووە؟ سڵاو لە بەڕێزیشت گوڵباخان و گەژمی نەرانی کوردستان 24 لە ڕاستیدا ئەم هەنگاوەکی زۆر گرنگ بوو. ئێمە تقریبەنەوە 2 ساڵە هەناردەی نەوتی هەرێم ڕاوەستاوە، ئەویش لە میانی ئەو شەکوایە کە تەقدیم کرایە لەلایەن حکوومەتی عێراقی و بەڵام شتەکە خۆشبەختانە دوێنێ ئەم یاسایە تێپەڕی یاسای هەموارکردنی یاسای بودجەی ژمارە 23 بێ 13 لە ساڵی 2023 ئەمەش هەنگاوەکی گرنگە بۆ ئەوەی دەرگایەکی نوێ بکاتەوە و قۆناغێکی نوێ ڕابگەیەنێ لە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە کەرتی نەوتدا. ئەو یاسایە ئەگەر سێری بکەین بە شێوازێکی گشتی مەوزوعی عەدالەت لە کەنی زۆر گرنگە لە ئەسباب موجەوبەکە تێدایەتی. مەوزوعی عەدالەت لە خەملاندن لە خەملاندنی تێچووی دەرهێنان و گواستنەوەی نەوت لە هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان. ئێمە باش دەزانین ئەم بابەتە بابەتێک بوو لە سەرەتای پەسەندکردنی یاسای بودجە مەوزوعێک بوو کێشە و گرفتی زۆری دروست کرد لە نێوان کۆمپانیاکان و لە نێوان حکوومەتی ئیتیحادی لەبەرەوەی ئەو کولفەیە کە دانراوە بەپێی مادەی 2 مادەی 12 دووەم فەقرە جیم کە هەموو بڵێن تێچووەکانی دەرهێنانی نەوت بە $6 دەخەملێندرێ لە سەرتاسەری عێراق. ئەوەش وای کردووەکەوە کێشە و گرفت دروستکات لەبەر ئەوەی کۆمپانیاکانی ناو هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی کەرستەکانیەوە لە ڕووی هەموو ئەو بابەتانەی پەیوەندی هەیە بە دەرهێنانی نەوت جیاوازە و زیاترشە لەو ئاستەی کە هەیە. ئێستا هیچ بیانوێک بۆ ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان نییە دە دوای ئەم هەموارە کەی نەوت دەست پێ دەکاتەوە ڕێکارەکان چی دەبێت؟ خۆی یاساکە جێبەجێ دەکرێت لەو کاتێک کە لە جەریدەی ڕسمی ئەلان دەکرێت، جەریدەی وەقایع عێراقی، ئەو کاتی دەست بە هەناردەکردنی فەوری دەکا بە پێی هەموارەکە بە خاڵی سێیەم کە باز دەکات دەڵێ فەوری ئەم بڕەنەوتەی کە ئیتیفاق کرایە لە فەقرە ئەلف و با لە مادەی 12 پێشتر کە 400,000 بەرمیلە وەردەگیرێت لەلایەن سۆمۆ یان وەزارەتی نەوتی ئیتیحادی بە بڕی $16 بۆ تێچووی دەرهێنان و گواستنەوەی نەوت بۆ بەندەری جیهان. ئەمەش ئەو بڕە پارەیە سەرف دەکرێت و دوای ئەوەی کە لایەنە ڕاوێژکاریەکە فەنیەکە کە پسپۆرە لە خەملاندن کە دێتن بۆ هەرێمی کوردستان ئەو خەملاندنە ئەنجام دەدا ئەنجا دوایە بە ئەسەری ڕەجعی ئەم $16 بزانن ئەگەر هاتوو زیاترە کەمترە تعویز دەکرێت، ئەگەر زیاتر بوو تعویز دەکرێتەوە، ئەگەر کەمتر بوو ئەوە کۆمپانیاکان لێیان وەردەگیرێت بە کەمتر. کەواتە مەوزوعەکە زیاتر وەکو دەڵێ بە ماوەیەکی کاتی ئەم $16 دەبێتە بنەمایەک بۆ ڕەوانەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان. ئەوەش دوایە دێتن بڵێن لایەنە ئیستیشاریەکە کارەکانی خۆی ئەنجام دەدا. زۆر باشە دکتۆر، ئەگەر سەبارەت بە موچە و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان بپرسم، بەغدا چۆن پابند دەکرێت بە ناردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان؟ ئایتر شتێک بە ناوی کێشەی موچە و هەواڵی موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەمێنێت چارەسەر دەبێت بەگشتی ئەمە لە دوایم هەموارەوە؟ خۆی کێشەی موچە کێشەیەکی مفتعەلە
دروستکراوەیە لایەنی سیاسی زاڵە لەسەری بەڵام ئەگەر لێکدانەوەی خۆم سەبارەت بە موچا لەگەڵ کەرتی نەوتی هیچ پەیوەندیەکی وهای نییە تەنها لە ڕووی ئیلتیزاماتی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی بودجا بەپێی یاسای بودجا ئەو ئیلتیزاماتانە جێبەجێ دەکرێت کە تەسلیمی 400,000 بەرمیلەکەی کرد خلاص یعنی هیچ شتێکی وا نامینێ و ئەوەش بیانووی زۆربەی پەرلەمانتارە بڵێن لە کوتلە جیاجیەکان نامینێ حتا حکوومەتیش کە زۆر جار باز لەوە دەکات دەڵێ ئێمە هیچ یەک قەترە نەوت وەرناگرین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لەو حاڵەتەی ئەم پاساوە نامینێ ئەرگینا قەراری محکەمەی ئیتیحادی زۆر ڕوون و زۆر ئاشکرایە کە دەڵێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێت سەرف بکرێ وەکو هەموو فەرمانبەرەکانی دیکەی بەشەکانی تر عێراق ئەمە یعنی ئەو مناقەشاتانە کۆتایی پێهاتووە لە مێژە بەڵام خۆت دەزانی مۆزوعی سیاسی لەگەڵ موچە ڕەبتە لەگەڵ نەوتیش یعنی ئەو مەلەفاتانە دائیمەن تەسیز دەکرێت و هەوڵ دەدەن کەوا فشار بخەنە سەر هەرێمی کوردستان بەس بە تەسەوەری خۆم دوای ئەم هەنگاوە ئەوەی دوێنێ پەسەندکردنی یاسای هەمواری بودجا ئەوە هەنگاوێکی زۆر ئیجابی دەبێت بۆ کەمکردەوەی ئەو لۆدەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و لەگەڵ ئەوەشدا پاساوەکان نامینێ و ئیش و کارەکان زیاتر بەڕێکوپێکی بەڕێوە دەچێت و یاسای بودجەش لە ڕووی ئیلتیزاماتی حکوومەتی هەرێم جێبەجێ دەکرێت بەڵام ئەوە دەمێنێتەوە سەر یعنی ئەو بڵێن وەفدە تەکنیکیە کە دێتە بەغا و ماوەیەکە لێرەیە و ئیش و کارەکانی لە ڕووی فەنیەوە مەزبوط دەکات لەگەڵ وەزارەتی دارایی ئیتیحادی ئەوە لەو حاڵەتەی هیوادارین هیچ کێشە نەبێ بە تەسەوەری خۆمیش یعنی ئەو مانگە تەواو بێ وەکو جێبەجێکردنی بڵێن ئەو یاسا و ڕێکارانە کێشەی موچەش نابێت. دکتۆر پێشتریش ئەوانەی کە بەغدای هێنایەوە بۆ نەناردنی شایستە دارایەکانی هەرێم یا کۆمەڵێک پرسی دیکە کە هەرێمی کوردستان لەسەری پێداگر بوو هەمووی پاساو بوو لە کاتێکدا هەرێمی کوردستان پابندیەکانی خۆی جێبەجێ دەکرد ئێوە گەشبینن کە ئەم جارە بەغدا پابند بێت بەو ڕێککەوتنانە و ئەو یاسایانێک کە لە پەرلەمانەوە دەردەچن وەکو خۆی جێبەجێیان بکات؟ گوڵباخان مۆزوعی حتا ئەو یاساش وەچی دەرچوو ئەو مۆزوعە عیلاقەی بە حتا بە زوغوتاتی نێودەوڵەتیش هەیە زوغوتاتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپا تورکیا هەمووی یعنی ئەوە هیچ مەقبول نییە منفەزی بەندەری جیهان ڕابوەستێ و لە لای ئیدارەی ئەمریکی ئێستا و لە لای زۆربەی وڵاتانی هەرێمی ناکرێ ئەو زەمەنە ڕۆشت کە بڵێن دەسەڵاتدارانی حکوومەتی ئیتیحادی یاخود با بڵێن کوتلە سیاسیەکان کە نەیارانی هەرێمی کوردستان بە کەیفی خۆیان دابنیشن تعلیمات دەرکەن و قوانین دەرکەن و هەرێمی کوردستانیش ئەزیەتدەن ئەو شتانە نەما خلاص ئیتر ئێستا قۆناغێکی نوێیە ئەو قۆناغە نوێیەش کرانەوەیەکی یەکجار گەورە هەیە بۆ هەرێمی کوردستان و مەشاکلەکانی چارەسەر بکە لەبەرەوەی فشاری هەندێک لە کوتلە سیاسیەکان کەم بۆتەوە لە قۆناغی ئیدارەی تازەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو یاسایەش شتەکە ئەوها نییە ینی بڵێن بە قەناعەتەوە بێ ئەکیدم کەسانێکی زۆر هەوڵیاندا کە ئەو یاسایە ڕاگرن ئەو بەیاننامەیە کە دەرچوو لەلایەن پەرلەمانتارانی ناوەڕاست و باشوور ئەوە تعبیل لەوە دەکاکەوە نەفەسێک هەیە بۆ دژایەتیکردنی دەرچوونی یان دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و هەموو شایستەکانی دیکەی کە وەکو مافێک ئێمە تەمەشای ئەو شتە دەکەین نەک وەکو ئەوەی کە بڵێن شتێکە دەماندنێ وەکو خێرێک بەڵکو ئەوە شتێکە حەقێکی دەستوریە بە پێی مادەی 111 و 112 ئێمە پابندین بە مۆزوعی شەراکەت و شەراکەتێکی ڕاستەقینەکە ئەتیماد لەسەر مۆزوعی سقەی متەبادل بکە و لەگەڵ احترامی هەردوو لایەن.
بەڵێ بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سوپاس لە بەغداوە لەگەڵمان بوو.